باشە مامۆستا ئەمە دەزانین ئەتۆ لە 1965 بەێ لە شاوێز لەدایک وای باشە 23 ئیشاڵە تەمەەن درێژ زۆر سوپاس. دەمەوێت تۆزێک باسی سەردەمی منداڵی و چوونە قوتابخانەی ئەو کاتی و چ شتێک لە بیرەوەری تا ماوەتەوە لەو کاتەدا؟ ئەمن نەمدەزانی موالی 65م هەتا بابم لۆی باس کردم چکە لە نفوسی 66 نووسە یەکی هەفتی 66 ینی تقریبان 7 مانگ 8 مانگچکەی کردیمەوە بەس بابم دەیگۆ ئەتوو 22 65 بووی دوای وەرەقەتمان لە نێو کتێبەکانی دیتەوە وەرەقەکەمان هەرگرتی لەکرد مەساوی برامە لەوێ نووسیتی دەرێ بە عەرەبی نووسی دەرێ ولیدە ئوسامە فی 23 1965 ینی بەوەی زانیم 65م لە گوندی شاوێسی لە ماری باپیرم خانی پێشان گەورە بوو ینی ئەوە نەبوو گچکە بێ بەبیرم دێ خانێکە ڕەنگە 2000 مەتر دەبوو بە 6 لۆمە بوو هەر یەک غورفەچیدا بۆ کوڕەکانی باپیرم بەخۆی لەسەرەوە بوو غورفەکەی گەورە بوو ینی بابم لە شاری بوو کە ئەمن بووم بابم بە حکمەوەی تەڵەبە بوو لە شاری نەیزانی بۆ ئەمن بوویمە هەتا هاتەوە ئەمن لە یەکی ڕەمەزانێ بوویمە یەکەم ڕۆژی ڕەمەزانێ لێژ لە ماری ناویان لێ نابووم ڕەمەزان علاساس ئەوە مبارەکە و لە مانجی ڕەمەزانێ بووە باپیریشم بۆت مناوەڵە با ناوی وەلیبی بەشک وەلی دەردەچی یا وەلی ینی پیاوەکی باش بابم کە هات بۆ بابم چکۆ خوێندەوار بوو لە شاری دەیخین حەزی لە ناوەشی بوو مەسەلەن عەسریبی کەمبی نەبی بۆی ناوەڵە من بەو ناوانە ڕازی نابم ئەمە ناوی لێ دەنێم ئوسامە بە ئوسامە لە هەولێرێ کچەکەم دیتێ لە خۆم گەورەتر بە تەمەن کە ناوی ئوسامە بی یەک ئافرەت ڕەنگە ئەو 3 سال لە من گەورە دەنا لە کوڕ لە من گەورەترینی خەرچی هەولێرێ نەمزانی هەبووبی ناوەکە کەمە و شازە و نامری ئێستا هەندە ناو هەیە دەمری ئێستا کە یەکێک منداری ببی لە سەری بدەی ناوی لێنانێ عەوڵە مرد ینی هێرش مرد دلێر مرد جەنگاوەر مرد ینی ئەوانە بە مروری زەمن ئەو ناوانە عەرەبی و کوردی هەندە ناو هەیە بەجێ بەس ئوسامە ناوەکە هەمایە ناوەکی خۆشە و جوانە وەکو محەممەدی مەسەلەن کو نامریە